بەڵێ بۆقسەکەنی زیاتر لە بارەی ئەو بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو کاریگەری لەسەر بەرناوەکان بەڕێز ئەندازیار کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان لە دوکان و لەگەڵمان دەبێت. بەڕێز ئەندازیار سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. ئەم شەپۆ لە بارانبارینەی چەند ڕۆژی ڕابردوو چ کاریگەرێکی کردە سەر بەنداوی دوکان ئاستیاوەکەی تا چ ڕێژەیەک بەرز کردوێتەوە؟ بەڵێ سڵاو ئێوە سڵاو بۆ بینەرانتان. ئەم دوو ڕۆژەی کە ئەم بارانبارینە باری بەڕاستی لە مانگی چواردا باران بۆ ئەم وەرزەی ئێستا بۆ ئەم مانگەی ئێستا بارانێکی باشە. لەم شوێنەی ئێستا ئێمە تێدای نزیکی 39 میلیمتر باری، بەڵام لە ناوچەکانی پشتەوەی بەنداوەکە و ناوچانە یەکجار زۆرن کە دەڕژێنە ناو بەنداوی ناو دەریاچەی دوکانەوە. لەو ناوچانەدا بارانی زۆر باش باریەوە، ناوچەکانی پێنج و چوار تا و ناوچەکانی قەندیل و هەموو ئەو شوێنانە بارانی زۆر باش باریەوە. ئەمە وای کردووە تا ئەم کاتێکی ئێستا ئێمە تیایداین لە سەرەتای بارانەکەەوە تا ئێستا لە حدودی 40 سانتیمتر ئاسیاوەکەمان بەرز بووەتەوە. بۆ ئاستەی کە ئێستا لە بەنداوی دوکان هەیە باشە بۆمان؟ ئەو ئاستەی کە ئەمساڵ لە بەنداوی دوکان هەمانە. ئێستا ئێمە کۆی بارانبارینمان بۆ 39 میلیمترەوە کە باری کۆی بارانبارینمان گشتی بارانبارین لە دوکاندا گەیشتە نزیکی 485 میلیمتر، واتە تا ئێستا نەگەیشتوینە تێکڕە کە تێکڕا نزیکی 600 میلیمترە. ئەو ئاستی ڕێژەی ئاوی دەریاچەکەشمان لە کاتی ئێستادا لە ساسی و 8.5 لەو شوێنەدایە. هێشتا کاتێک کە بگەینە ئاستی 600 میلیمتر لەوانەیە ئاستیاوەکەمان نزیک بێتەوە لە 150. تێکڕای بارانبارینی ئەم شوێنانە 600 میلیمتر و تێکڕای ئەوەی کە ئێمە پێی دەگەین لە مانگی شەشدا لە 150 ئێمە لە ستاسی 8.5 واتە بڕێکمان ماوە تاوەکو بگەینەوە ئاستا. ئاستەکەمان لە چاوپارەوە کەمێک کەمترە، نزیکی 94 سانتیمتر، واتە کەمتر لە مەترێک کەمترین لە پار. بەڵام هیوامان وایە لەم چەند ڕۆژەی داهاتوودا بگەینەوە ئاستی پار و دواتر ئاستەکەش تێپەڕێنین هەر چۆنێک بێ ئەمساڵ ڕێژەیەکی باش لە ئاو کۆ بکەینەوە. بەڵێ چی بکەین بۆی بتوانین زیاتر سوود لەم بارانبارینانە و لەم باردۆخانەی ئێستا وەربگرین وە بۆ سەرچاوی ئاو بەکاریان بێنینەوە؟ والله اینجا ئێمە ئەگەر باس نازانم سوالەکەی بەڕێزت پرسیارەکەی بەڕێزت لە بارەی چیەوە، ئەگەر لەبارەی لە دوکانەوە بێ ئێمە ئەو بارانبارینی کە دەبارێت لە ناوچەکانی پشتەوەی بەنداوەکەوە هەر هەمووی دەڕژێتە ناو بەنداوەکەەوە کۆی دەکەینەوە. ئێستا وەرزی گلدانەوەی ئاوە هەر قەترەیەک باران ببارێ بۆ ئێمە زۆر گرنگە بەڕاستی تاوەکو کۆی بکەینەوە هەڵی بگرین لە ناو دەریاچەکەدا بەهۆی ئەو گۆڕانکاری کەشوهەوا جیهانیەوە. یعنی هەموو دنیا ئاگامان لە هەموو دنیا کە چەند کێشەی کەم ئاوی هەیە و هەر بارانبارینێک لەو شێوازە ڕوو لە ئێمە دەکا، هەم ئاوی سەرزەوی و هەم ئاوی ژێرزەویشمان بۆ دەبوژێتەوە. شتێکی زۆر دڵخۆشکەرە و زیاتر هەڵی دەگرین و کۆی دەکەینەوە و حسابی ساڵانی داهاتووش دەکەین بە دڵنیایەوە. بەڵێ مەبەستم زیاترەوە بوو لەوەی بتوانین سوودی زیاتر ببینین تا چەند پێویستمان بە بەنداوی دیکە بێت لە هەر شوێنێکی دیکە بێت یاخود بە پۆندی ئاوە بێت بۆەوەی ئاوەکان گەل بدەینەوە. بە دڵنیاییەوە ئێستا لە هەموو دنیادا بیرەوە دەکرێتەوە. ینی ئەم ئاوانە کە ئەم بارانەی کە دەبارێت لەو شوێنانی کە ئێستا بۆ نمونە ئێمە کە دەڕژێتە بەنداوی دوکانە و دەریاچی دوکانە و ئەگە دەریاچی دوکان نەبووایە هەمومان لە دەست دەچوو دەڕۆیشتە خوارەوە و هیچ ئاومان هەڵ نەدەگرت بۆ وەرزەکان لە هەر شوێنێکە ئەو پۆندانە یاخود ئەو بەنداوە بچووکانە کە دراسی تەواو بکرێ و کە بزانێ بۆچی دروست دەکرێت بە دڵنیاییەوە شتێکی زۆر باشەکە ئێمە پێویستە کە دروستیان بکەین و ئیشیان تێدا بکەین. بەڵێ باس لەوەکە لە چاو ساڵی ڕابردوو تا ئەم کاتە ئاستی بەنداوەکە کەمترە. بەڵێ پێتان وایە دەتوانین تا مانگی تا ئەم وەرزی بارانبارین کە ماوە ئەگەرێکەیە هیوایەکەی بگەینە ئاستی ساڵی ڕابردوو؟ ئێمە ئەو بەڵێ هیوامان هەیە بگەینە ئاستی ساڵی ڕابردوو ئەگەر زیاتریش بین ئێمە تا چەند کۆکەینەوە. لێرەدا زۆر جار پرسیار لە بەنداوی دوکان دەکرێت ئایا بەنداوی دوکان پڕ بوو یا ئایا بێڵ ماوسەکەی سەرڕێژی کرد. بەنداوی دوکان دەریاچەی دوکان دەریاچێکی زۆر گەورەیە 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. لە کاتی ئێستادا ئێمە لە ستاسی هۆشمانەیە 2 ملیار و 600 میلیۆنمان هەیە، واتە فراغێکی خەزنی زۆرمان هەیە بۆ بەنداوی دوکان. بەنداوی دوکان لەو بەنداوانە نیە تەنها بە بارانبارین یا دوو بارانبارین تاواکو پڕ ببێ و سەرڕێژ ببێ. بەنداوی دوکان زۆر گەورەیە، ئەبێ لە سەرەتای لە ناوەڕاستی پاییزەوە باران ببارێ، بارانی زۆر باش ببارێ و بارانەکە وردە ئێمە کۆ بکەینەوە هەڵی بگرین لە ناو بەنداوەکەدا. بەڵام بەداخەوە ئەم ساڵ سێم ساڵ بوو کە هێشتا بەم بارانەشەوە هێشتا نەگەیشتوینە ئاستی پێویست لە دەریاچەی دوکاندا. ئەوەی کەوای کردوکەوە ئەو ڕێژەمان هەیە لە دەریاچەکەدا و بەڵام بە هیواین بە ئیشەڵڵا ئەچینەوە ئاستی پار و سەر و پاریش دەکەوین ئەگەر بەڵکو بارانی تریش دەبێت هێشتا کاتماوە. بەڵێ ئەو ساڵی کە بێڵماوس ئاوی لێ ڕژا ئاستی پڕبوونی بەنداوی دوکان بوو یان هیچی بوو؟ ئەو ساڵی کە ساڵی 2009 بوو
ئێمە هەموو ساڵێکە لێرین لە مانگی 12دا بۆمان دەردەکەوێت کە ئەو ساڵە ساڵێکی چۆن دەبێت هەر کاتێک مانگی 12 بارانێکی باشباری ئەو کاتە ئەو ساڵە لە ساڵێکی باش دەچێت ساڵی 2019 مانگی 12ەوە بارانبارینێکی زۆر باش دەستی پێکردووە ئەو بوو لە سەرەتای مانگیەکە و تێبینیەوەمان کردەوە ئەم ساڵ ساڵێکی باش و ساڵێکی لافاوی دەبێت و هەرە و تێبینیش بووکەوای کرد کە لە دوی چواردا ئاوەکە ئاستی ئاوی تەواوی تێچوو بە تەنها لە مانگی چواری ئەو ساڵەدا بەقەت ساڵێکی وشکە ساڵمان ئاو بۆ هاتواتە ساڵێکی باراناوی بوو لە نزیکی ئەم کاتانە نزیکی سەر و 1000 میلیمتر باران باری بوو کە من ئێستا بۆ بەڕێستانم باس کرد 485 میلیمتر تەنها باریوە ئەم ساڵ چەند هەتا سەرەتای مانگی سێ بەڕاستی وەزەمان زۆر باش نەبوو ینی بەڵامەوە بوو لە مانگی سێدا و ئەم جارش ئەوە سێ موجەی باشات بەڕاستی زۆر باش بوو ئیشەڵا سوودی لێ بینین بەڵام ئەگەر ساڵەکە بچێتە بێڵ ماوسەکەەوە بێ ساڵێکی بارانایی بێ لە سەرەتاوە تا کۆتایی ساڵی 2019 دووەم ساڵی پڕبوونی بوو لە ساڵی 1970 ساڵێکی زۆر لافاوی بوو لەگەڵ 2019 لەو ساڵە لافاویانەدا ئێمە ئەتوانین بگەینە ئاستی بێڵ ماوسەکە و لە 100 کۆکەینەوە بەڵام لە ساڵێکی تێکڕای وەکو ئەم ساڵدا تەنها ئەتوانین بگەینە لە 150 ئەگەر وەزعمان باش بێت بەڵێ لە شێوازی بارانباری ئەم چەند ڕۆژە بارانبارین هەم بارانی بەخڕ و لێزمە هەبوو و هەم بارانی نەرمە بارانێکە بووکەوە زیاتر جوتیاران و زۆربەی خەڵک دڵی پێی خۆشە کە دەڵێ سەرچاوێکی باشە بێ بۆ ئاوی ژێرزەوی بارانی بەخڕ یاخود بارانێکی ئاسایی و ورد و نەرم چ کامیای زیاتر کاریگەری لەسەر بەنداوەکانە بێت و دەتوانێت زووتر سوودی بۆی هەبیاوە تا هەردووکیان پێکەوە سوودیان هەیە بەڵێ تاان خۆی ئێستا ژینگە گۆڕاوە ئەژینا لە خۆی ئەگەر ژینگەکە ژینگەی ساڵانی زوو بووایە باتوانانی بڵین ڕابردوو بووایە ئەجا ڕابردوویەکی دوور ئەوەیە کە وەرزی پاییز بارانی ور دەبارێ و دەچێتە ناو خاکەوە هێوا شێواژەچێتە ناو خاکەوە دوای خاک تەواو تێ دەبێت لە وەرزی پاییزدا و لە وەرزی زستاندا وەرزی باران وەرزی بەفربارینە بەفر دەبارێت لەسەری لە مانگی دووش بەدواوە ئەوەی کە ئێمە داتامانەی ئەو زانیار ئێمان لە مانگی دووش بەدواوە ئەو بارانە بەخوڕانە دەبارن کاتێککە بارانە بەخوڕەکە دەبارێ و هەم بەفرەکەش دەتوێتەوە هەم بەسەر جایەکەدا لافاو دروست دەکات بە دڵنیایەوە ئەگەر ئەو بارانە کە بەخوڕ دەبارێت تەمانەوە دێتە زیاتر دێتە ناو دەریاچەکانەوە بەڵام ئەو بارانی کەور دەبارێت دەچێتە ناو خاکەوە هەردووکیان هەر سوودی هەیە بۆ ئێمە لە هەردوو حاڵەتەکەدا بە هەر شێوازێک باری ئاوی ژێر زەویش بێ ئەگەر زەویش تێر ببێت دوایەوە کە بارانی ترباری هەر دەبێتە ئاو دێتە خوارەوە بەڵام زیاتر بارانی بەخوڕەوەیە کە دەبێتە لافە و دێتە ناو دەریاچەکەەوە هەرچەندە ڕێژەیەکی زۆر قوڕیشمان بۆ دێنێتە ناو دەریاچەکەەوە بەڵام ئێمە هەر پێویستمانە هیچ کاریگەرێکی خراپی هەیە هاتنیەوە قوڕە ئەو قوڕەتە بەنەو بەنداوانە کاتێک ئەو دەریاچانەکە دروست دەکرێن و بەنداوانە دروست دەکرێن ئەوانە حتمما حسابیەوەی بۆ دەکرێتەوە لە تەمەنی ئەو بەنداوەدا تا چەند پڕ دەبێتەوە تا چەندی تەوانی بۆ دێ بەڵام ئێمە بەنداوی دوکان لەو بارەیە هیچ کێشەیەکمان نیە و تا ئێستا کەەوە تەمەنی 6 ساڵیشە تا ئێستا حتمما بۆمان هاتووە بەڵام ڕێژەکە بەو شێوازنێک کە کاریگەر بوو بێ لەسەر بەنداوی دوکان بەڵێ بەڕێز ئەندازیار کۆچەر جەمال بەڕێبەری بەنداوی دوکان لە دوکانەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتێ بێمە